دروستکە تەبعاً ئێستا داواکاریەکەیە بۆی کە کۆبوونەوەکە بخرێتە کاتژمێر 6 ئێوارە، یعنی دوا بخرێت چەند کاتژمێرێکی دیکە، بەڵام هێشتا ئەم داواکاریە یعنی ڕەزامەندی لەسەر نیشان نەدراوە لەلایەن سەرۆکاتی پەرلەمانی عێراقەوە و هەر شیعەکان هەوڵێوادەن کە ڕێژەی ئامادەبووان لە نێو هۆڵی پەرلەمان بگەین 970 کورسی بۆی کە دەنگ بە کابینەکەی محەممەد تۆفیق علایی بدەن کە کەمێک لەمە بەرلیستێکیان بڵاو کردەوە کە 16 وەزیرە بۆ ئەمڕۆ دەنگ بەدەستبێنە، بەڵام دیارە تا ئێستا ڕێژەکە تەواو نەبوو و ڕێژەی ئاسایی. با من گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بکەم کە پەرلەمانتارێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەخلاص دلێمی لەگەڵەوە قساکەم. شکران لێ تا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کۆبوونەوەکە تا ئێستا بەردەوام ئایا نیساب تەواو بووە؟ تا ئێستا کۆبوونەوەکە بەردەوامە. سەرەتا کۆبوونەوەکە کرا، ژمارە ئامادەبووان گەیشتە 91 کە پەرلەمانتار، بەڵام دواتر بۆ چارێک دواخرا جارێکی دیکە کۆبوونەوە دەستی پێکردەوە. تا ئێستا ژمارە ئامادەبووان گەیشتە 100 پەرلەمانتار. ئێستا ژمارە ئامادەبووان لەنەوە تێپەڕ ناکات بەدڵنیاییەوە کە کابینەکە دەنجی پێ نادرێت و متمانە وەرناگرێت، چونکە تەواوی کوتلە سیاسەکان زۆربەی کوتلە سیاسەکان سونەکان ئەوان زیاتر لە 170 پەرلەمانتارن، بەڵام تەنیا پەرلەمانتار ئامادەن کورد بە تەواوی بڕیارەندا و بەشداری نەکردووە سونەش بەشداری ناکەن، چونکە ژمارەیەکی زۆر کەم لە سونەکان بەشداری کۆبوونەوەکە دەکەن. نیوەی شیعە ئامادەن، نیوەی دیکەش ئامادەی کۆبوونەوەکەنین. چارەسەر چی ئێستا؟ بەڕای من کابینەکەی عەلاوی متمانەوە ناگرێت، کۆبوونەوەکە ناکرێت، ڕێژەی یاسایی تەواو ناکات، ئەمە دوا ڕۆژ دەبێت بۆ ئەو دەستورێکە هەیە کە بەڕێز عەلاوی ڕۆژی یەکی مانگە، ئەمە دوا ڕۆژە دواوادەیە بۆ ئەوەی کابینەکەی متمانەوە وەربگرێت، دواتر بەگوێرەی دەستور بەڕێز سەرۆکی دەمێت پرسیارێکی کە بکەم ئایا هیچ نیازێک هەیە کە عەلاوی داوای لێبوون بکات لە پێکناهێنان لە شکستێنانی. گفتوگۆ بەردەوامە لە نێوان هەندێک لایەنی شیعە قسە لەگەڵ عەلاوی دەکات، داوای دەکەن کەەوە دام بۆ دابنێت کە ناتوانێت کابینەکەی پێک بنێت. بەمەش تا ئێستا هیچ دەرفەتێک پێ نەدراوە کە ئەستەمە کابینەکەی متمانەوە بگێت ئەمڕۆ، چونکە دام پێدانان بە شکستی ئەوە باشترین چارەسەرە. کۆبوونەوەکە ڕەنگە دوا بخرێت بۆ کاتژمێر 6 ئێوارە. چی هیچ شتێک دەگۆڕێت هەرگەر کۆبوونەوەکەش دوا بخرێت زیاتر لە 90 پەرلەمانتار، ئەگە زیادیش بێت لە 100 پەرلەمانتار زیاتر ئامادە کۆبوونەوەکەنم. شەقام، کورد، سونە ئاتلاوی ڕەت دەکەنەوە. بۆچی پرۆسەکە کۆتایی نایێت؟ خۆپشاندانی گەورە لە حەبوبی لە گۆڕەپانی تەحریر هەیە، ئەو خۆپشاندەرانە محەممەد عەلامی ڕەت کردەوە، ئەمەش ڕێگرە لە تێپەڕاندنی کابینەکەی. ڕەتکردنەوە هەیە لەلایەن زۆربەی کوتلە سیاسەکان، پێکاتەکان ڕێکنەکەوتن لە نێو خۆیاندا، ئەمەش خاڵێکی نەرێنی بوو بۆ عەلاوی. باشتر وای عەلاوی دام بە شکستەکەی دابێنێت، ئەو چەند هیوای لەسەر چەند کوتلەیەکی سیاسی دروست کرد بوو، بەڵام بەگوێرە ئەم دۆخە ئەو کوتلانەی کە بەڵێنی دەنگدانی دابوون ئەوانیش لە پرۆسەکە دەکشێنەوە. گۆڕەپانی تەحریریش عەلاوییان ڕەت کردوەوە. بەڵێ خۆپشاندانی زۆر گەورە بوون لە زۆربەی پارێزگاکان، دژی محەممەد عەلاوی تافیان داوە. ئەو بژاردە ئێستا بووەتە جێگەی مشتومڕ لە نێوان لایەنەکان، ئەمانەش لە پێچەوانەی گوتاری مەرجعیەتە و پێچەوانەی بیر و هزری خۆپشاندەرانە کە ماوەی چەند مانگە خۆپشاندان دەکەن لە پێناو واقعیەتی سیاسی نوێ بێتەکایەوە. بەگوێرەی زانیەکان سەرۆک کۆمار کەسێکی کە ڕادەسپێرێت بەڵێ لە چەند ڕۆژی داهاتوودا جارێک کە سەرۆک کۆمار کەسێکی کە ڕادەسپێت بۆ پێکێنانی کابینە نوێ، پێم وایە ئەم جارە هیوای زیاتر دەبێت و دەتوانێت ناوەکان
هیچ چەند ناوێک هەیە بەڵام نامانەوێت باسی بکەن ئێستا لە نێو میدیاکاندا پێم وایە ئەو کەسایەتیانەی کە کورد لە شیعەکان ئەم جارە کەسایەتی ئەو کەسانە دەپاڵێت کە جێگەی مشتومڕ نەبن دەبێ تەوافق بێت لە نێوان لایەنەکان بۆ ئەم سینەریۆ دووبارە نەبێتەوە. خلاص دلێمی بوو طبعا ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراق پۆینتی قسەکانیەوەی تیا بوو کە ئەمڕۆ کۆتایی بەم جەلسەی پەرلەمانی عێراق دێ و خەڵکێکی دیکە تەکلیفەکرێ لەلایەن سەرۆک با بڵێن سەرۆکۆماری عێراقەوە خەڵکی دیکە تەکلیفەکرێ. ئێستا داواکاریەکەیە دروستکە لەلایەن بەشێک لە پەرلەمانتاران ئەوانەی کە لە ژوورەوە ناتوانن ڕێژەی یاسایی دانیشتنەکە تەواوکەن بۆی دانیشتنەکەیان دەست پێ بکەن دەڵێن کە دانیشتنەکە با دوا بخرێ بۆ کاتژمێر 6 ئێوارە بۆی گفتوگۆ بکرێت لەگەڵ کورد و لەگەڵ سونە بۆی بێنە دانیشتنەکەەوە تاکو دەنگ بە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی بدرێ. بەڵام ینی ئەوە ئەخلاص لێمیشتی بەشێکی دیکە لە پەرلەمانتارانیش هەر هەمان قساکەن دەڵێن ئەگەر دواش بخرێ بۆ 6 تازە کات لە بەردەست نەماوە بۆی دەنگ بێنێ بۆی دەنگ بەدەست بێنێت چونکە ئەو بەرنامە حکوومەکەی لای کوتلە سیاسیەکان ڕەفزە و هەروەها لە سەرەتاشەوە یعنی نەهاتە ژێرباری داواکاری پێکاتەکان و ئەو حکوومەتی ئەویش ئێوێ بەبێ کورد و سونە ناتوانێت پێکی بهێنێت چونکە دەبێتە حکوومەتی تەنها پێکاتەی شیعە لە عێراقا کە ئەمەش پێ ناچێت حکوومەتێکی سەرکەوتوو بێت. بەرحاڵ بۆ هەر زانیارێکی دیکە دێنەوە بۆلات چۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە لەگەڵمانی سۆران کامەران سپاس.